مرۆڤ هەمیشە هەڵە دەکات هەر لە ڕۆژی لەدایکە بێت تا ڕۆژەی کە ئیتر لەم دنیای ئەڕوا بەڵام هەمیشە دەوترێت جیاوازی هەڵە هەیە کاتێک منداڵێک دەیکا لەگەڵ کەسێکی پێگەیشتووە یاخود کەسێکی گەورە و بەتەمەندا بۆ ئەوەی کە بزانین جیاوازی هەڵی منداڵ چییە و چۆن بتوانین مامەڵەی لەگەڵا بکەین. ئەمڕۆ میوانداری ڕێنمایی کارێکی پەروەردەیمان کردووە کەویش خاتوو سازان سەلاحە ڕێنمایی کاری پەروەردەیی لەم تەوەرێ لەگەڵمان دەبێت بۆ زیاتر گفتوگۆکردن سەبارەت بەو گرفتانی کە منداڵ پێوی دەناڵێن و بەتایبەتیش ئەو هەڵانی ڕۆژانە دیکە چۆن بتوانێت دایک و باوک مامەڵەی لەگەڵدا بکە. مامۆستا سازان بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت لە فەیامی مامۆستا بەسمان چییە لە هەڵەی منداڵ هەموو کردارێکێم بەدڵمان نەبێت دەچێتە سنووری هەڵەکردنەوە؟ بەڵێ سەرەتا دەستخۆشین بۆ بەڕێستان سەبارەت بە بابەتەکە هەڵەی منداڵ یاخۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ هەڵەی مناڵە تقریبا ئێستا بابەتەکە گشتگیرە ئەگەر بێم تۆزێک زانیاریەکان کورتکەمەوە پوختکەمەوە باز لە سێ بابەتەکەمان سێ ڕەگەز لە خۆی ئەگرێ یەکەم باسی مناڵەکەین وە هەڵە وە چاکردنی ئەم هەڵێ ئاماجمان لەم بەرنامە ئەوەیە بزانین چۆن هەڵەکان ڕاست دەکەینەوە. سەرەتا ئەگەر باسی هەڵە بکەین هەڵە خۆی چییە؟ هەڵە لە ڕاستیە ڕەفتارێکی نەخوازراوە. ئەم ڕەفتارە نەخوازراوە ئێمە چۆن لە چ مەرجعیەتێکەوە سەرەگرێت چۆن نەزانین کە ئەم ڕەفتارە پێوەری هەیە بەپێی پێوەری ئاینی بەپێی پێوەرە پەروەردەیەکان تیۆرە پەروەردەیەکان یاخود کولتور و کۆمەڵگاکە دیاری ئەکا کە ئەم ڕەفتارە هەڵەیە یاخود هەڵە نییە. دایکان و باوکانیش لەم ئاراستانەوە لەم سەرچاوانەوە ئەڕوانن و بیر و بۆچوون و هزریان بەرامبەر بە هەڵەکان بەرامبەر بە مناڵەکانیان ئەگۆڕێت و ڕەنگە لە خانەوادەیەک بۆ خانەوادێکی تر بەڵێ بەتەکیید لەوانەیە هەنێک خێزان باگراوندێکی دینیان هەبێ هەڵەکانیان زیاتر لەو ڕۆوە دیاری بکەن بۆ مناڵەکان هەنێک خێزان لە ڕووی کۆمەڵایەتی و ئەشاری کولتوری خۆیان هەڵەکان دیاری ئەکەن و مامەڵە ئەکەن لەگەڵ مناڵەکان لەبەرەوە جاری وایە لە خێزانێکە هەڵەکردن بە شتێکی ئاسایی ئەبینرێت جۆرێک لە هەڵە بە ئاسایی ئەبینێت بەڵام هەمان جۆر لە لای خێزانێکی تر تاوانە نەک هەڵێ چێتە لادان و تاوان و وا مامەڵی لەگەڵاکرێت لەبەرەوە ئەم بەم شێوازە هەڵە دیاری ئەکرێت لە ناو خێزانەکانە. ئەوی تریان کە باسی چی ئەکەین بکەری هەڵە ئێمە لێرە مەبەستمان مناڵە مناڵ هەر لە سەرەتایی لە دایک بوونیەوە تا تەمەنی تر ئەگاتە هەرزەکاری اونجا 18 ساڵی تر لە تەمەنی مناڵی دەرئەچێ لە قۆناغ بە قۆناغ هەڵەکانی جیاوازە ناکرێ من مناڵێک لە تەمەنێکی 2 ساڵ و 3 ساڵ و هەنێک شتێکات و مناڵێکی 4 ساڵ چۆن مامەڵە لەگەڵ 2 ساڵێکەکەم لەگەڵ 4 ساڵێکیشە هەمان مامەڵە بکەم کەواتە مامەڵەکردن ڕاستکردنەوەی هەڵەکانیش بەپێی قۆناغی تەمەنی مناڵەکانیشمان ئەگۆڕێ و جۆری هەڵەکانیش بەپێی قۆناغی مناڵەکان ئەگۆڕێ. یەکێکی تر وتمان لە ڕەگەزەکانی ئەم بابەتە ڕاستکردنەوەی هەڵەیە چۆنێتی ڕاستکردنەوەی هەڵە لەلایەن دایک و باوکەوە بێ یاخود هەر سەرپەرشتیارێکی تری مناڵەکەوە بێت دایک و باوکی نەبێ خاڵی بێپوری وێ هەر کەسێک کە پەروەردەی ئەکا. چۆنێتی ڕاستکردنەوەی هەڵە یاخود دایک و باوکان ئەو هزری کە هەیەە ئەو بۆچوونەی کە هەیەە زۆر کاریگەری هەیە لە مامەڵەکردنیان لەگەڵ هەڵەکانە. بۆ نمونە هەیە وەکو باسم کرد هەڵە وەکو چی ئەبینێ ئایا هەڵە شتێکی سادەیە و ئەکرێ لە هەر کەسێکماندا هەبێ لە بەرەوەی مرۆڤین و چۆن بە ئاسانی ڕاستی ئەەکەینەوە یاخود ئیتر ئەمە کە هەڵەی کرد مناڵەکەمان تاوانێکی کردووە و لۆمەی خۆتەکەی وەکو دایک و باوکە شکستت هێناوە لە پەروەردەکردنی مناڵەکەتە ئەم هزرانە ئەم بۆچوونانە دیسان کاریگەریان هەیە لەسەر شێوازی مامەڵەکردنی ڕاست و دروست. بۆیە ئەگەر دایک و باوک بە شێوازێکی دروست لە هەڵە بڕوانێەوە بە شێوازێکی دروست مامەڵە بکە لەگەڵ هەڵەی مناڵەکەیە بێگومان هەڵەکردن خۆی لە خۆیدا ڕاستکردنەوەی دروستی ئەبێتە هۆی دەرکەوتنی بەهایەکی گەورەش. بۆ نمونە تۆ مناڵەکەت فێرەکەی دەست نەبات لە بەلای دوکانێکە ڕواچەرەسی لێشێت چنیە هەڵ نەگرێبی بە کاتی ئەم هەڵەی بە دروستی بۆ ڕاست دەکەیتەوە ئەبێتە هۆی دەرکەوتنی بەهای دەستپاکی لە مناڵە. ئەگەر ئێمە بۆ هزرەوە لە هەڵە بڕوانی کە شتێکی سادێ و ئەتوانێت ڕێگەی دروست بەکار بهێنین بۆ چارەسەرکردن بۆ ڕێکردنەوەی ئەو کاتە بەهای جوانتریش لە مناڵەکانمان ئاچێت. مامۆستا زۆر جار دایکان و باوکان جۆرە
مامەڵەیەکیان جیاواز یاخود مامەڵەکان لەوانێ دروست نەبێت لەگەڵ منداڵەکانیان کاتی هەڵەیەک دەکات هەڵەیەک دەکات ئەوێت ئەم دایک و باوکە وەکو ئەو بیر بکاتەوە ئێ وەکو دایک و باوکەکە بەو تەمەنەوە ینی ئەوەندە هەڵەکەی بە گەورە ئەبینەڵێت یانی نابێت شتی وا بکەی کامە هەر ممکن نیە بەڵام لە کاتێکدا مناڵە ینی ئەمە بێت چۆن ماوەڵی لەگەڵدا بکرێت ینی نابێت ئەکرێت دایک و باوکە بیر بکاتەوە بەڵێ بیست دەبێت ئێمە لە چارەسەرکردن پێش ئەوەی ئێمە ڕێگە چارە بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی مناڵ هەڵە هەیە ئێمە خۆمان خودی سەرپەرشتە خودی دایک و باوک بە هەڵە بیر ئەەکەینەوە بەرامبەر هەڵەی مناڵەکانمان ئێمە چی بکەین بۆی بۆ هەڵانەیە تێنەپەڕین وەکو بەڕێزە ئاماژەت پێدا هەنێک لە دایک و باوکەکان وا تەعامولەکە لەگەڵ مناڵەکەی کە ئەگەر هەڵەیەکی کرد ئیتر ئەمە تەواو یەکسەر بیری بۆ ئەوە ئەچێ کە تووڕەبوونێت یاخود سزایەکی بدە ئایا ئێمە سزا هۆکارێکە بۆ نێهێشتنی هەڵە یاخۆڵ ڕێگایەکە بۆ چارەسەرکردنی هەڵە ئەمە ئەکرێ لە ڕێگە چارەکانە باسی بکەین چونکە سزا شێوازی خۆی ڕێکاری خۆی پاداشت و سزا ڕێکاری خۆی هەیە ئەکرێت بەڵام بەو جۆرە ناکە ئێمە بیری لێکەینەوە کاتێککە مناڵەکەمان هەڵەیەکەکە یەکسەر تووشی شڵەژانێکی قورسی دەرونی ببین و پێمان وابێکە نابێت ئەم مناڵە ئەم هەڵەیە بکە یەکێک لەو هەڵانش کە ئێمە دایک و باوک بەرامبەر یا ئەو ڕوئایی کە هەمانە بەرامبەر بە هەڵەی مناڵەکانمانێکێک لەوانە ئەوەیە کە پێمان وایە مناڵەکانە بێ پێرفێکت بن یعنی زۆر نمونەیی بن کاتێکە شەرمەکەین ئەگەر ئەم مناڵەمان مناڵەتی خۆی بکە لە دنیای مناڵی خۆمان تێ نەگەیشتوین کە ئەو کاتێکە لەناو کۆمەڵگا ئەچێ یاری ئەکا دەست بۆ شتێک ئەبا یاخود ئەوێ شتێک تاقی بکات و لی تێ بکە شتێک ئەشکێنێ یاخود عینادیت لەگەڵ ئەکا پێڵی وەرە تۆ هەر چی ئەسە پێنی بەسەر وەرە دانیشە مەجوڵێ وەرەدا ئەم مناڵە ئەمەی ناوێت ئەم مناڵە لە دنیای خۆیدا گوێ لەم شتە ناگرێ بەڵام ئەم دایکە وا ئەزانێ ئەمە هەڵەیە یعنی ئەبێ ئێمە چۆن بزانین کە چی هەڵێ و چی هەڵە نییە وەکو دایک و باوک وا ئەزانێ ئەمە ئیتر هەڵەیەکە و تووشی شەرمەزاری ئەبێ لە ناو دەوروبەرەکەیە و هەڵ ئەسێ پەرچەکردارێکی زۆر هەڵەتر زۆر خراپتر ئەنوێنێت بەرامبەر هیچ پێوەرەکە ئێمە ئەو بناسینەوە کام هەڵەیان یعنی ئاساییە بەڵێ وەکوتم ئێمە پێوەری هەڵەکانمانەگەڕێتەوە یان لە ڕووی دینەوە یان لە ڕووی کولتور یا کۆمەلگا یاخود تیۆرە پەروەردەیەکان زۆر گرنگە دایک و باوک ڕۆشنبیری هەبێ لە بواری پەروەردە یەکەم شت لە دنیای مناڵەکەمان تێ بکەین کاتێکە لە دنیای مناڵ تێگەیشتین تێ ئەگەین کە ئەم شتە غەڵەت نییە کە ئەو ئەیکە بۆ نمونە ئینا ئێمە ئێستا چۆن تێگەیشتون تا ئێستا کۆمەلگاوات تێگەیشتوین کە مناڵێک بە قسەی نەکردی دوو جار شتێکت پێ وتی یاخود لە مناقەشەی کردی لە ڕایەک تۆ شتێکت پێ و ئەوتی بۆ بیکەم بۆچی وە پێمان وایە مناڵێکی زۆر لادەر و لاستار و بەڵام مناڵی دروست و تەندروست کیە لای ئێمە ئەو مناڵێکە پێت و دانیشە کەوتت وامەکە واونەکە ئەڵێ مناڵەکە لە قسەی دایک و باوکی دەرناچێت لە ڕاستیە تۆ ئەم مناڵە لەوانەیە لەو کاتیالی و بترسێ و هەڵە نەکا بەڵام لە ئەنجامدا تۆ کەسایەتێکی داهێنەر کەسایەتێکی بیرکەرەوە نییە بۆ کۆمەڵگا لەبەرەوەی باڵە کەساتێکی لاوازت هەیە بەڵام ئەو مناڵانێکە هەموو شتێک لە بەقسەت ئەکەن و لە هیچ بۆچوونێکیان نیە هیچ عینادیەکیان نییە دڵنیا بە ئەو مناڵێکی داهێنەر نابن مناڵێکی چۆنەڵی بیرفراوان نابن لە داهاتوە بەڵام ئەو مناڵێکە دانیشێت بیر ئەکاتەوە قسەکان لێکاتەوە ڕاست و دروست لە تۆ ئەپرسێ لە دایکی ئەپرسێ بێگومان ئەمانە هەڵەنین بۆیە تێگەیشتنمان لە دنیای مناڵ لە ژینگەی مناڵ لە واقعی مناڵ ڕێگەمان پیشان ئەدا کە بزانین چی هەڵەیە چی لادانە و چی ڕێگە دروستەکەی و مناڵی خۆیەکە مامۆستا سازان هەمومان زین هەڵا ڕەنگە ئاسایی بێ بەڵام ڕاستنەکردنەوەی هەڵەکان ڕەنگە بۆ خۆی گرفتێک بێ بەڵام زۆر جار دوو جۆر دایک باوکمان هەیە هەمانە زۆر هەڵەکان بە سادە و سانا وەرەگرێ هەشمانە زۆر لێ پێچینەوە لە منداڵاکە هەموو لێکدانەیە بۆ هەڵەکانی ئەم منداڵاکە لەم نێوەندەدا پێویستە ئەم دایک و باوکە یاخود ئەو پەروەردەکارە چۆن هاوسەنگی ڕابگرێ بەڵێکمانەوە خاڵێکی زۆر گرنگە لە نێوان واقعی بوون لەگەڵ نمونەیی بوونە وەکووتمان هەنێک دایک و باوک پێی وایە ئیتر ئەبێ نمونە بێ هیچ هەڵەیەک نەکە ئەم مناڵە هیچ چاوپۆشێکی لێ ناکە بەردەوام سزایەدا هەنێکیش دایک و باوک وایە پێی وایە ئیترەڵە نا پشتگوێ ئەخا ئەمە چی کردو خۆی گەورە بێ چاکە بێ و قسە ئەکات هەڵە خۆرەوە نیە ڕەفتار بێ لە ڕووی زارەکی و قسەی جوان ناکات ئەم مناڵە وشەی خراپ بەکارێنێ
ناوازی لێ بێنم خۆی کە گەورە بوو چاک ئەبێ بەڕاستی پشتگوێ خستن ئیحمالکردنی هەڵەیەکێکە لە هەڵە دیارەکانی دایک و باوک چون لەبەرچی لەبەروی کاتێک کە تۆ ئەم مناڵە ڕاست و دروستی پیشان نادەیت هەڵەکانی لە جێی خۆیان بۆ ڕاست ناکەیتەوە بە ڕێک و پێکی بە شێوازێکی دروست ئەم مناڵە وای لێت کە تێناگە هەر خۆی کە گەورەتر ئەبێت و ئەچێتە نێو کۆمەڵگا بەڕاستی ڕاست و دروستی خۆی گیان ناکاتەوە ڕوبەروی چی ئەبێتەوە لە نێو کۆمەڵگاکە هەڵەکانی بۆ ڕاستەکەنەوە ئەوە تۆ دایکی چاپۆشیت لێ کردەوە بەڵام یەکێکی تر ئەم هەڵەیە لێ قوبڵ ناکات وانە لەم ڕۆوە تووشی چی ئەبێ نەگونجاندنی کۆمەڵایەتی ئەم مناڵە ناتوانێت پەیوەندیکی باشی کۆمەڵایەتی دروست بکات لەناو کۆمەلگاجی خۆی بکاتەوە خۆی بسەلمێنێ بۆ خەڵک لەبەرەوە لەلایەکی تریشەوە پشتگوێ خستن چ کاریگەریەکی هەیە کاریگەری ئەوەی هەیە بەیانی دوو بەیانی کە ئەم مناڵە گەورە بوو بێگومان بیر ئەکاتەوە کە تووشی ئەم هەموو کۆسپانە بوو لە ژیانی خۆیان و هەڵی خۆی ڕاست نەبینی و ڕاست و دروستی پێ هەزم نەکرا ئەو کاتە لۆمەی دایک و باوکەکەی خۆیەکە ڕەنگە کاریگەری لەسەر هەموو هەنگاوەکانی ژیانیشی هەبێت بە بەردەوامی تا کۆتایی تەمەنی کاریگەری ئەبێ مەگەر زوو ئەو مناڵە خۆی بە بێتەوە سەرپەروەردەکردنی خۆی و بۆ هۆشیاری خۆی زیاتر بکات و ینی ڕێگە ڕاستەکە بگرێتە بەر ئەگینا بەم شێوازە لەگەڵی بڕیت و پشتگوێ بخەی هەڵەکان بێگومان کاریگەری هەیە تاکۆتە زۆر جارێکی لەو هەڵانەی یاخود زۆر جار ئەو عەجوولەی کە مناڵ هەیەی لە میوانیایە لە شوێنێکە دایک و باوک جار بێزارە بێ یاخود خاوەن ماڵەکە بێزارە بێ لەوەی کە بوون لە منداڵەیەوە زۆر لە ڕادە بەدەر عەجوولە مامەڵە ئێمە چۆن چوونی هەندێک کات دایک بەتایبەت دایک ئەمە ئەوە بێ زۆر بێدەنگە شتێکی و ماڵە شکێنێ زۆریەت و ئەڕوانی هەستەکەی کە ماڵەکەی بێزار کردو بەڵام بێدەنگ هەر بە سادەی ئەڵێ دابنیشە بەڵام پێویستە پەروەردەی ئەمە چۆن بێ پێویستە تا چەند پێویستە لە ماڵەوە پەروەردەیەکی وا بکرێت کە لە میوانە بۆ نمونە ئەم جۆر ڕەفتار و هەروە جێ نەکات ڕاستە یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم بابەتە ئەوەیە کە دایک و باوک وەکو وتمان تێ ئەگا لە دنیای مناڵەکەی کە ئەم هەنێک جوڵە هەنێک بۆ نمونە دەسەبا بۆ شتێک ئەشکێنێ ئەمە هەڵەیەکی گەورە نییە بەڵام ئەبێت تۆ ئەم شتانە لە مناڵەکەت بگەێنی کە ئەمە سنووری ماڵەکەی خۆتە لەم چوارچێوەیە ئەم شتە تا حدێک سادەیە ئاسانە لێت قوبوڵەکرێ بەڵام کاتێ ئێمە ئەچینە میوانی ئەتەکێتی خۆی هەیە ئێمە بێ میوانێکی شیرین بین میوانێکی ئەو کەسێک کە میوانداریمانەکە ئەویش ماڵەکەی خۆی پێجوانە ئەویش کەلوپەلەکانی خۆی پێجوانە تۆ بەم شێوازە مناڵەکەت ڕائەهێنی کە ئەم شتە بەلایەوە ئاساییە لە ماڵەکەی خۆیان لە میوانی و لە شوێنێکی ترا بە هەمان شێوە نییە ئەمە ئەبێ لە هزری مناڵەکەیە هەر لە سەرەتاوە تیا بچەسپێنی چونکە بیخەیتەوە حاڵەتێک بڵێ ئەمیوانێکیش هاوڕێکت هاتە ناو ماڵەکەی تۆ یاری کەلوپەلەکانی بۆشکانی وای کردی ئەم شتانی لەگەڵا ئەڵەی ئەمە سەرەتاکێتی بۆ ینی بەڕاستی زۆر گرنگە پێش ئەوەی ئێمە لە کاتی هەڵەیە پەروەردەی مناڵەکەمان بکەین پێویستە خۆمان سەرمەشق بین کە هەڵە نەکە یعنی وردە ڕێگەکان بگرینە بەرکە کەمترین هەڵە بکە شتەکان بزانێ بەڵام کاتێکە نەک هەر پەروەردە بینە دەست ئەو کاتێک کە هەڵەیەکی کردێکسەر ئاراستێکین و هەڵەکەی بۆ ڕاستکەین و بڵێن تاوا پەروەردەیەکی دروستە نە کەواتە تۆ سەرەتا ئەمانەت گرتوۆتە بەر تێت گەیاندووە کە سنووری ئەم یاریکردن و شتانی خۆی چییە لە ناو ماڵەکەی خۆیاتی دوو هەم شت کاتێککە ئەچیتە ناو میوانێکە میوانداریتەکە بەڕاستی بەداخەوە زۆرێک لە دایکانە بینین کە مناڵەکەی ئەچێتە ژوورێکی ئەودی و لەگەڵ مناڵەکان ئیتر فەوزا ئەنێنەوە شت ئەشکێنیانی زیان ئەگەێنێ بە کەلوپەلی ئەو ماڵە میوانداری کردو بەڵام لە هەمان کاتیشە پێی خۆش نییە خاوەن ماڵ ئەگەر قسەیەکیشکە بڵێ دانیشن پێی خۆش نییە لە بۆچی من سەعاتێک هاتوون بۆ میوانی واکە لە هەمان کاتاک هەڵەکە لە دایکەکە خۆیەتی ناکرێ من لێرە دانیشتووم قسە ئەەکەم و بە ئیهمالێک و ئاڕۆڵە وەرە دانیشەوامەکە ئەمە مناڵ نایبیستێ گوێت لێ ناکرێ بەجددی پێویستە لەو کاتانەیە بڕۆیتە ئەو ژوورە بچیتە لای مناڵەکەت دابەزیتە ئاستی چاوی سوور بیت زۆر سوور بیت لەسەر قسەکانی خۆ دایک و باوک یعنی نابێ بە ئیهمالی هەڵە ڕاستکاتەوە خۆی ڕاڕابێ لە قسەی خۆی ڕاڕابێ لەوەی کە هەڵەیە یا هەڵەنیە ئەبێت کاتێک کە ئەتەوێ هەڵەیەک ڕاستکەیتەوە زۆر جددی بی بە جددی دابەزەرە ئاستی چاوی پێی بڵێ کە ئەمە مافی تۆ نییە وا بکەی
ئەگەر بەم جۆرە بەردەوام بی ئێمە ناچارە بین بڕۆینەوە نابێ ئەم ماڵە ئەزێت بین یعنی بەم شێوازە ئیتر خۆت زمانی مناڵەکەی خۆشت ئەزانی جاری وا هەیە دایکێک ئەڵێ من بە قسەکردن بە قسەم ناکات بە جۆرێکی کرد بە جۆرێکی کرد بە هەر جۆرێکە لە زمانی مناڵەکەی خۆت تێگەی بە مەرجێک نەکاتە هۆی شکاندنی کەرامەتی یاخۆت ئازادان لە ڕێی قسەوە یاخۆت زەبرگەیاندنی توندوتیژی جەستەیی بەم شێوازات ئاواژە شتێکی زۆر جوان کرد ینی ڕاستکردنەوەی هەڵی منداڵ ڕەنگە هەیە بە گفتوگۆ دەست پێ بکە هەیە بە قسەکردن بە تەنانەت بە ینی تداخلکردنی کەسێکی پەروەردەکە ڕاوێشکردن و ئەمانە بەڵام هەندێک جار دەکاتە ڕادی توندوتیژی هەندێک جار دەکاتەوەی کە هەڵەکانی ئەم منداڵە لە هەموو شوێنێکا باز بکرێتەوە ئەمانە چی کاریگەریە بێ خودت ڕێگا دروستەکە کامەیە کە دایک باوک بیدۆزێتەوە ڕێگای ڕێگای دروست بۆ ڕاستکردنەوەی هەڵات چەند ئەتوان بیکەم بە چەند خاڵێک یەکەم شت تو ئامانجت چییە؟ ئامانجت ئەوەیە کردارێک کە هەڵەیە نەخوازراوە بیهێنیتەوە سەر ڕێگە ڕاستەکە و ڕەفتارێکی خوازراوە یاخۆ قسەکردنێکە ئەبێت کاتێک کە دایک باوک ئەم ئامانجەی لا ڕوونەوە بۆی دەرکەوتووە کە ئەم مناڵەی هەڵەیەکی کردووە یەکەمین شت ئەوەیە کە تۆ باوەڕ بە مناڵەکەت بهێنی باوەڕ بۆ مناڵە بهێنی کە ئەم شتە هەڵەیە ئەنجا باوەڕهێنان بە مناڵیش دیسانەوە لە قۆناغەکان و قۆناغێکی زۆر زۆر مناڵە چۆن باوەڕی پێهێنی تاکو قۆناغێک ئاگاتە هەرزەکاری مناڵێک جاری وا هەیە خۆیت لە مناڵ لە سەرەتای لە دایک بوونی و تا یەک ساڵ ئەمە نە هەڵە ئەزانێ و نە ڕاستکردنەوەش ئەزانێ و بەس مەرحەلەی بەخێوکردنێتی و دواتریش گەمە و گاڵتەکردن لەگەڵیا و بەم شێوازە بەڵام لە دوای ساڵنی و حتا هاستا نزیک بوونەوە دێسەیتر بە ڕۆزستانە ڕۆین لە هیتەرەکە لە زۆپاکە ئەمە تۆ جاریوە ئەترەمە هەڵەیە دەسی لێبا تووشی ئازارێکە بێ ئەم مناڵە لەو تەمەنەیە چۆن قەناعەت بەواکە مناڵێک قەناعەتی پێبێنی کە ئەمە هەڵەیە بەشتە کردارێکیەکان تۆزێک نزیکی کێرە و گەرمی هیتەرەکەی بۆ بێ ئیتر ئەمە ئەزانێت تەواو لە ئەم شتە فێرە بێ کە دەستی بۆ نەبا جارێکی تر ئازێتی پێکە یاخۆدا چێ بۆ کتری و قۆریەکە دەست تۆزێک لێ نزیکەرە مەی سووتێنە بەڵام ئەوە تۆزێک نزیکی کێرە ئەزانێ ئەمە لەم مەرحەلە لە مەرحەلەی تر داهات ترگاتە ئەوەی کە مناڵەکەت تێ ئەگا ئەو کاتە پەنابێتە بەرگفتوگۆ لەگەڵیا شتەکانی پێ ئەڵێ دەرئەنجامی ئەم هەڵەیە پێ ئەڵێ بۆی ڕوون ئەەکەیتەوە مهم ئەوەیە یەکەم هەنگاو ئەوەیە قەناعەت بهێنێ مناڵەکەت باوەڕی بەوە بێت کە ئەم شتە هەڵێ چونکە هیچ مناڵێک هەڵە لە ئەنقەست لە مەبەست ناکا یەکەم جار بەڵکو لە نەزانیە ئەیکە کاتێک کە تۆ فێری ئەەکەی هەڵەیە نایەوێ بیکا لەبەر چی چکە هەموو مناڵێک ئێوێ پاداشت و شانازیبوونی دایک و باوکی بۆ خۆی بسەلمێن یعنی ئێوێ دایم سوپاس گوزار بن بۆی دایم ئێوێت سەرنجی دەوروبەرەکەی ڕاکێشە لە بەرەو نایەوێ هەڵە بکە تۆ کاتێک کە یەکەم قۆناغ ئەمەت پێکرد کە ئەمە هەڵەیە قۆناغی دواترت ئاسانە بێ بۆ ڕاستکردنەوەی هەڵەکە ئەنجا خاڵێکی تر لێرە هەر لە تیۆرەکەی قوتابخانە ڕەفتارەکان باسکەنەکەی لە تیۆرەکان تیۆریستیک نەرە باس لە پاداشت و سزا ئەکا پاداشت و سزا زۆر گرنگە لە ڕاستکردنەوەی هەڵەیە بەڵام ئایا چۆن پاداشت و سزا بەکارەهێنی پاداش لە جێی خۆیە ئەوان بەڕاستی بەنامێکی چونکە پاداشت و سزا زۆر قوڵە چۆن بەکاری ئەهێنی لە چ کاتێکە و بەرامبەر بە چ هەڵێک چی بەکارێن یعنی لە حەجمی خۆیان نابێ هەڵەکە ئەو نەگەور هەڵەیەکی بچووکە تۆ سزایەکی توند یاخود کردارێکی کەم ینی ئیشێکی باش ئەتوانی بە سوپاسێک بە دەستخۆشێک بکەی بەڵام تۆچی لێ گەورە ئەەکەیت و زۆر پاداشتێکی گەورەیەکی ئەمانە پاداشت و سزا لە کاتی خۆیان ئەتوانێت هەڵەکان ڕاست بکاتەوە مەوەسە زۆر جار منداڵێکە هەڵە ئەکات بۆ منە دایکێک لێ تووڕە ئەبێت و حاسەبێ ئەکات و قسەی لەگەڵاکات لە لایەکی دیکە و باوکی پشگیری هەڵەکەی دەکات یان بە پێچەوانەشەوە ئەمە تا چەند ڕێگە پێدراونێ لە پەروەردەکردنی منداڵ تا چەند زیانەگەێنێ بە پەروەردەی ئەو منداڵە لە کاتی هەڵەکردندا پشگیریەکییان کە نەنگ و باپیریتیابێ هەمان گرفتەوێت بەڕاستی ئاماژە بەوە بەم یانی تکایە هاوکار بن دایکان و باوکان زۆر زەرورە کاتێک کە ئەم مناڵە ئەم دایکە پێی وایە مناڵەکەی هەڵەیەکی کردووە و ئەنجا بە ئەوە هینکەم یعنی ڕوونکەموانە زەبری دەرونی و دوورکەوین و لە ڕاستکردنەوەی هەڵات دوورکەوین و لە ڕەفمکە
زەبری دەرونی وەکو قسەی ناشرین و ناخۆش کە ئەو کەسایەتی ئەو کەسە بشکێنێتەوە ئەو مناڵەت وای لێ بێ وابزانێ هیچ شتێکی باشی نییە مادەم ئەم هەڵەیە کردو کەسێکی شکست خواردووە کەسێکی هیچ ینی خۆی بە هیچ بزانێ باشەکانی خۆی لەبەر چاو بخەی. کاتێکە باسی ئەوەت کرد نابێ ئەم ڕێگانە بگرینە بەڵام لە کاتێکە کە دایک سزایەکی ئاسایی مناڵەکەیەدا پێڵێت کە ئەم شتت هەڵەیە لەو کاتەیە ضرورە کاتێککە ئەم مناڵە بۆ نمونە نێراوەتە ژوورەکەی خۆی و پێڵێت تۆ بیر لە هەڵەکەی خۆت کەرەوە چیت کردووە تۆ ئێستا ئەوە دەقا مێرە دەرەوە بیر لە هەڵەکەی خۆت کەرەوە لەم کاتەیە ئەم مناڵە دەسەکە بە گریان عینادی بۆ نمونە ئەڵە هەریەمە دەرەوە قوبوڵی ناکا بۆ شێوازە لەولا باوکەکە دێت باوشێکی پیاکات و ماچێکێکات و ناناقینە ئەم جارە لێدای ئەو بورێ بەڕاستی ئەم شتانە دوو پەروەردەیی بەتەواوەتی مناڵەکە بەرەو هەڵدێرە بە وای لێ ئەکا هەڵەکان هەڵی تری بەدوایە بێ وای لێکە ئەم مناڵە ئەگەر ئەم جارە لەسەر هەڵەیەکی بەسیت تۆ سزاتەوە ئەو کاتا چی هەڵەی تر دووبارە کاتۆ فێریکە لە ڕقێ بێ فێری عیناتێ بێ چونکە بێ شتێکمان بیر نەچێ هەڵە لە یەکەم جارە بە هەڵە حسابەکرێت و ئاسایی و ڕاستکردنەوەی هەیە بەڵام هەڵەکە دووبارە بووە ئەو کاتە کە مەبەستدار بوو ئەو کاتە پێوترێ لادان پێوترێ یاخود سەرکێشێ بۆ تاوان کردن. قسەکەش هەڵەکردن یاخود مامەڵەی نێوان دایک و باوک مامەڵەیەکی نادروستی نێوانیان بۆ نەخواست زنیوێک لە نێوانیان قسێکی ناشرین کاریگەریە بێ لەسەرێکم منداڵیش هەڵە بکات کاتێ ئەمە ئەبینێ دایک و باوکی بۆ شێازیان ئەبینێ باوکی ڕێز لە دایکی ناگرێن یامە پێچوانەشەوە ئەم منداڵش کاریگەری بێ لەوەی کە بەچایەکی دیکە و سیری بوون مدایکەکەیان باوکیەکە بیستابێت لێرەیە وەکو وتم سەرمەشق بوون پێشەنگبوونی دایک و باوک بۆ مناڵ زۆر کاریگەری هەیە یەکێک لە تیۆرەکان تیۆری باندۆرا باس لە فێربوونی مناڵەکە لە ڕێگەی لاساییکردنەوە بەڕاستی پێی وایە کە ڕەفتارەکانی هەر تاکێکە ئێمە فێری ئەبین لە ڕێگەی لاساییکردنەوەی گەورەکانە ئەو کەسانێک کە بەخێومانەکەن ئەو کەسانێک کە ئەیان بینی لە دەوروبەرمان لەبەرەوە کاتێک تۆ من دایکێکە بە مناڵەکەی خۆی ئەڵێ بۆ نمونە وشەیەکی ناشرینی بەکارهێناوە جوێنێکی ئاسایی مناڵانەی بەکارهێناوە زلێکی لێدا کە ئازێتێکیەدا بۆ نمونە کە ئەمەش خۆی زلە لێدان و ئەمەش دروست نییە بەڵام بۆ نمونە ئاوا ئەم ڕێگەیەگرێتە بەر مناڵەکە ئازارەدا و مناڵەکە ئەشکێت و خەفەتی پێ ئەخوا بەڵام دوای ئەچێت لەگەڵ باوکیە لەگەڵ دایکی ئاچنە دەرەوە لە ناو سیارەکە ئەم باوکە ئەبینێ یەکێک دەستی شکانەوە بەسەر سیارەکەدا ئەنیشێ هەرچی لە دڵیاتی بە قسەی ناشین بۆ کەسی بەرامبەری هەڵێ لێرە ئەم مناڵەت و ئەتەوێت یعنی بەڕاستی دەرونی مناڵە چی بێ بیر لە چی بکاتەوە من بۆ نمونە لەگەڵ ڕێزما بە مناڵەکەی هاوڕێم تۆ حیوان دایکم زلێکی لێیام بەڵام باوکم ئەم هەموو وشەی وت هیچ دایکیشم هیچیشی نەوت شتەکە زۆر ئاسایی تێپەڕی لێرە چی ینی هەروەکو کوردواری خۆمانەڵێن مێشکی ئیرەرە ینی ئەتوێن نەفسیەتی ئەم مناڵەت چی لێستەوز بێ ئەم پەروەردەیە چی لێستەوز بێ هیچ تێناکە نە ئەزانێ بۆچی لێدرا نە ئەزانێ هەڵەکەی ئەم چی بوو نە ئەزانێ هەڵە بۆ ئەم هەڵەیە بەس بۆ گەورەکان کێشە نیە وا بیرەکاتۆڵێ دەقەی ناکەم من ێستا لەم تەمەنەیە لێیانە خۆم بەڵام کە گەورە بوو میتر ئاساییە بۆم هەرچێ بکەم یعنی کەواتە تۆ پەروەردەیەکی زۆر نادروستت خستە کۆمەڵکەوە بەڵام تۆ هەڵە تێی بگەێنەکە هەڵی بۆ ئەم مناڵە هەڵەیە تۆ خۆشی سەرمەشق بە هەڵەکە دووبارە مەکەرەوە یاخود ئێمە بەڕاستی لە خێزانی ئێمە زۆربەی دانیشی و کاتێک کۆبوونەوە ئەکرێت دەنگەدەنگ و گەورەکان هەموو بەیەکەوە و دوان لەولا قسە ئەکە و چوار لەم لا دۆمینە ئەکە هەرکە دای ئەنێ شەقەی ینی تۆ ئەیا بۆ مێزا دۆمینەکە تۆ زیڕاکە ڕاچڵێکی بەڵام لەولا مناڵەکان کە یاری ئەکەن تۆزێ دەنگیان لێ و ڕاوڕاوێنەکە ڕێک هەڵەسی بەلیانەکەویتە مناڵەکە دانیشە بۆ دەنگەدەنگەکەی بۆ هاریەکەی تۆ خۆت لەم لاوکە لە ئەسڵا مناڵەکە مناڵێتی خۆی ئەکا بەڵام تۆ تۆی ئەم جاوەژە و ئەم فەوزات دروست کردووە بەڵامی بە مناڵەکەتە ئەی ڕێژی یعنی پێویستەکە لە ڕاستکردنەوەی هەڵا دوور بین لە خۆ بەتاڵکردنەوە ئەو سترێسانی خۆمان هەمانە ئەو ڕقانی خۆمان ئەو کێشانەی ڕوبەڕووی بووینەتۆ لە ڕۆژەکەیان نابێ بین مناڵەکە شتێکی شکان هەستید ئیتر چیت لە ناخواهێت و دانیشی بەتاڵیکەیتەوە بە مناڵەکەی خۆت ئەمانە هەمووی دوورن لە پەروەردەیەکی دروستە بەوسە سازان ئەو کەسانی کە منداڵێک یان زیاتر لە منداڵێکیان هەیە
زۆر گرفتیان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ منداڵەکانە هەی زۆرجاڵە سرم ناپڕژێ دانیشم لەگەڵ هەمویانە یان لەناو کای پەروەردەیەکانە کە پەروەردەکارێک مامەڵە لەگەڵ چەندین منداڵە ئەکە لێرە پێویستە ڕفتار و دایک و باوکیان ئەو پەروەردەکارە چۆن بێ چۆن یعنی ئەو بارودۆخە لە بەرچاو بگرێت کە بۆ منداڵەکان جیاوازن تەمەنی جیاوازیان هەیە بەڵێ سەبارەت بۆی کە دایکێک بۆ نمونە دوو مناڵی هەیە هەرێکێکیان لە قۆناغەکان بێگومان مامەڵی ئەم دایکە لەگەڵ هەڵەی مناڵە بچکۆلەک هەیە جۆرێکە بێت هەر ئەبێت وابێ ینی تەندروست وایە تۆ بەپێی تەمەنەکەی خۆی مامەڵی لەگەڵەکەی لەگەڵ گەورەکە شا بە جۆرێک بەڵام سێر ئەگەین هەنێک جار مناڵی گەورە لەوە تێناکە ئەڵێ بۆچی لەویش نادەی یا بۆچی قسەیەکیش بە ناوترێ بۆچی هەڵەکەی ئەم ئاواهیانە ڕاستەکرێتەوە بێ ئەمەی ئەمیش وابێ گرنگە کە تۆ هەمیشە وەکو دایکێک یاخود پەروەردەکارێک مناڵی بچووکتر خۆی لە کایە پەروەردەیەکانە عادەتەن لە قۆناغەکانە هەموو مناڵەکان لە تا ڕادێک لێک ئاستان و بە یەک جۆرەتوانی مامەڵە بکەی بەڵام لەنێو ماڵدا ئەبینی دایمە مناڵە گەورەکەت وای لێ بکە کەمێک لە بەرپرسیارەتی پەروەردەیی مناڵە بچکۆلەکەشی لە ئەستۆ بێت کەمێک ناڵم زۆر زەختی بخەرەسەر بەڵام تێبگە کە ئەم لە قۆناغێکە هەیە بەم جۆرە نابێ هەڵسو کەوتکە و ئەمیش کاتێ هەڵی کرد بڵێ ئەها چیەکە ئەبێ وابێ وای لێ بکە کە مناڵە گەورەکەشت تۆ بەشداری پێ بکە لە ڕاستکردنەوەی ئەو هەڵەیە لە چاکردنەوەی ئەو مناڵە بهێنیتەوە سەرڕێگە نەک وای لێ بێت ئەو دایمە لە دوورەوە ببینێ تۆ زۆر بە نەرمتر مامەڵە لەگەڵ ئەماکەی بۆچی سزاکەی من بۆ جۆرە نییە بۆچی وی من بە گفتوگوێ بۆ وایە ئەبێت تێبگەێنی مناڵەکەت کە تۆ دادپەروەری بەڕاستی دادپەروەری لە ڕاستکردنەوەی هەڵایەکێکە لە خاڵە گرنگەکان تۆ دادپەروەری لە نێوان مناڵەکان بەڵام شێوازی ڕاستکردنەوەی هەڵەکان بەپێی تەمەنەکان گۆڕاوە ئەبێ مناڵەکەت لەم شێوازانە هۆشیارکەیت و زۆر باشە زۆر سپاسەکەم ڕێز مامۆستا سازان سەڵا ڕێنمایی کاری پەروەردەیە خۆ بەخێر بێت. سپاس بۆ ئێوە زۆر سپاس.